بەپێی داتا فەرمیەکانی بواری دیجیتال لە سەدا 48 بۆ 50 وڵاتیانی هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن. بەڵام بە وتەی شارەزایانی ئاینی و یاسایی و دەرونی کە مەناو هاوڵاتیانەی بە شێوەیەکی ئوسوڵی و ئاساییەکەی ئەو تۆڕانە بەکاربێن و دەڵێن پێویستە هەمووان بە ئاگاییەکی تەواوەوە مامەڵە لەگەڵ ئەو تۆڕانە بکەن. ئاینی پیرۆزی ئیسلامی هیچ کات و لە هیچ سەردەمێکدا دژی پێشکەوتنەکانی مرۆڤایەتی نەوەستاوەتەوە، بەڵکو تەنانەت هۆکارێکی هەرێنی بووە باڕاستەیان دانی مرۆڤایەتی لەسەر برەودان بە زیهن و سوود بینین لەو نیعمەتانەی کە خودای گەورە پێی بەخشیون. بەڵام هیچ کات لەگەڵ ئیستیغلالکردنی ئەو پێشکەوتنانە نەبووە و پارێزەری بەها باڵاکان بووە. ئەم وتانە لە کاتێکدایە بەشێکی زۆر لە وڵاتیانی زۆری نەموسڵمانی هەرێمی کوردستان بەمەبەستی دەربڕینی بۆچوونە تاکە کەسیەکانیان لە بەرامبەر ئەو نووسین و باس و خواسانەی دێتە سەر شاشەی مۆبایلەکانیان ئەوا بە وشەی نەگونجاو و شکاندنەوەی بەرامبەر و هەندێک کاتیش بە جنێودان گوزارشتی لێ دەکەن. یاساناسانەوەکاری ئەم مامەڵانەی بەشێک لە وڵاتیان بۆەوە دەگەڕێنەوە کە بەکارهێنەرانی تۆڕەکان ئاگادار نین لە مادەکانی 210 و 211 یاسای عێراقی کە هەر جۆرە کارێکی یاوشێوە ماوەی زیندانی 3 مانگ تا 5 ساڵی بۆ دیاری کردوون ئەگەر بێت و کەسی بەرامبەر لە دادگا سکاڵا لە دژیان بجوڵێنێت. لە ڕووی زانستی و دەرونیشەوە هیچ کات ئەو کەسانەی بەمەبەستی ڕادەربڕین سوکایەتی و جنێودان گوزارش لە بۆچوونەکانی خۆیان دەکەن بە کەسانی یاسایی و پێگەیشت و سەیر ناکرێن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. ما في مسلمان بسر إنساني مسلمان وچەند شتێکە چۆن ماڵی ئەپارێزی چۆن نفسی ئەپارێزی ئەبێ ئاوە ئابڕوویشی بپارێزی. یەکێک لەو شتانەی کە ئەبێتە لە کەدارکردنی ئینسانی ئیماندار شتێک کە پێوەی بلکێنی شتێک کە نەیکردووە نەیوتووە تۆ بێی بیخەیتە پاڵ ئەو و قسە و قسەڵۆکێک لە ناو خەڵکیدا بڵاوکەیتەوە و بیخەیتە شوێن ئەو برا مسلمانەت یان ئەو خوشکە مسلمانەت. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ خوای پەروەردگار سێ شتی پێ ناخۆشە. حتمەن ئەو شتانی کە خوای پەروەردگار پێ ناخۆشە دیارە زەرەری هەیە بۆ کۆمەڵگا و بۆ مسلمانان. یەکێک لەوانە ئەفەرمێ ئەو شتێک کە خوای گەورە پێ ناخۆشە قیل وقال، ئەوەی کە وتی و فلان کەس وای وت، فلان کەس وای کرد، فلان کەس وا هارد، فلان کەس وا ڕۆی، ئەو شتەی ئەنجامدا. جاری وا هەیە ئەم وتیە قسەی بەردرگایە، قسەی با بڵێن مەجلیسێکە لە شوێنێکە کۆمەڵێکدا ئەنیشن شتێک کە ئەسڵەن وجودیشی نەبووە یان شتەکە بووە بەڵام بەو شێوەیە نییە بەو جۆرە نەبووە گەورە ئەکرێ و لە ناو خەڵکدا بڵاو ئەبێتەوە و ڕەواجی پێ ئەدرێ و جاری وایە ئەو کەسەی پێ لەکەدار ئەبێ پێی کەم ئەبێ لە ناو خەڵکدا. بەداخەوە کەسی وا هەیە ئەیەوێ لەسەر حسابی خەڵکی تر خۆی گەورە بکە، خەڵکێک بێ ئابڕوو ئەکا، خەڵکێک لەکەدار ئەکا، خەڵکێک لە ناو کۆمەڵگادا ناوی ئەزڕێنێ بۆ ئەوەی خۆی پێ بەرز بێتەوە. ئەمە لە شەرعی ئیسلامە ڕێگە پێدراو نییە. قورئان وا فێرمان ئەکا کە هەواڵێک بڵاو بوویەوە ئەبێ جوان بە دوواداچوونی بۆ بکەی بزانی تا چەندە ئەو شتە وایە. ئەگەر وانە بوو ئینسانی ئیماندار ئەبێ خۆی لێ دوورە پەرێز بگرێ. خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. أما خطاب لقل إيمان دارا أكا نافرمي يا أيها الناس بو عامي خلقي، فرمي يا أيها الذين آمنوا بو منوتوي إيمان دارا بو أهلي مزقوتا بو أهلي جمعة وجماعته كأقدار بن كاتك شایعی قسەیەک ئەبێ قسە و قسەڵۆکێک بڵاو ئەبێتەوە ئەفەرمێ جوان بە دوواداچوونی بۆ بکەن و لێی بکۆڵنەوە بزانین تا چەندە ڕاستە. جاری وایە شتەکە با بڵین بەو شێوەیە بڵاو نەبووتەوە بەڵام تۆ ئەبیتە عامیلی بڵاوکردنەوەی ئەو قسەیان ئەو کردەوەیان ئەوەی لە ناو خەڵکدا بڵاوی ئەەکەیتەوە. ئەگەر لە سەردەمی زوودا هەر قسە بوو بێ ئێستا شتەکان زۆرترە با بڵین هەم نووسین هەیە هەم لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو شتە بڵاو ئەبێتەوە. جاری وا هەیە وێنەیەکە ڤیدۆیەکە بۆ نمونە من ئەینێرم بۆ چەند دۆستێکم بڵاو ئەبێتەوە، ئەوانیش بۆ چەند کەسێکی تری ئەنێرن، دوایی شتەکە بڵاو ئەبێتەوە و ئەو کەسەی پێ عیبار ئەبێ. زۆر جار با بڵین کێشەی کۆمەڵایەتی لەسەر ئەوە دروست بووە، شتەکە وانە بووە بە فۆتۆشۆپ هاتووە وێنەیەک دروست کراوە و بڵاو کراوەتەوە یان کەسێک
بەناوی کەسێکەوە قسەیە گوتراوە پۆستێک کراوە کە ئەمە فڵان کەس وا ئەڵێ دەیان و سەدان و هەزاران کەس بڵاوی کردوتر لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دوایی ئەو کەسە پێی عەیبار بۆ جاری وا هەبووە شەڕی بەدوایە هاتووە جیابوونەوەی بینی ژن و پیاوی بەدوایە هاتووە گەیشتۆتە کوشتن ئەو شتانیش زۆر هەیە و زۆر نمونە هەیە لەوانەیە بینەرانی بەڕێز خۆیان چەندین نمونەیان لەو شێوەیە لابێ. سەبارەت بە بڵاوکردنەوەی زانیاری هەر زانیاریەک کە هاتە ناو تۆڕی کۆمەڵایەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی و بە تایبەتی فەیسبوک کە زۆر بەکارهێنەرەکانی لە سنووری هەرێمی کوردستانە زۆرینەی بەکارهێنەری تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکە پێویستە بە حەزەرەوە یعنی پێویستە بە وریاییەوە مامەڵە لە هەر هەواڵێک بکەین کە دێتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان چونکە سزای هەموو کردەوەیەک کە تاوانێک بەرامبەر کەسێکی تر دروست بکە سزای یاسایی بۆ دانراوە بە پێی یاسا سزای بۆ دانراوە بە تایبەتی ئەو هەواڵانەی کە سەرچاوەی هەواڵەکە دیار نییە مەزدەری هەواڵەکە ئەبێ دیار بێ تۆ یعنی هەواڵێک ئەبیسی لە ڕاستەوخۆ لە فەیسبوکی خۆت شەیرێک کراوە هەواڵێک بڵاو کراوە تۆیان لە سایدێکی لەو پەیجانەی کە پێیان ئەوترێ پەیجە بێ دایک و باوکەکان یعنی پەیجی ناسرا و مەوسوق نین کە تۆ بڵاوی بکەیتەوە ئەو کاتە وەکوایە تۆ تەرویجی کرد یعنی هانێدا بێ هەواڵی دەبێت بە تایبەتی لە مەسائلە تیرۆر مەسائلی تیرۆر لە بەسایەتی بەسەر مەسائلی سیاسی لەسەر مەسائلی سەحە بۆ مۆزوعی کۆرۆنا بە تایبەتی بۆ مەسائلی اقتصاد و نەقدی وڵات ئەمانە هەمووی کاریگەری دروستەکات ئەم هەواڵانی تۆ لەوانەیە بە نەشارەزایی بە نەزانی دروستیکەی بەڵام کاریگەری گەورە دواتر لەسەر ڕەئی عام لەسەر سیاست لەسەر ئابووری لەسەر اقتصاد لەسەر سەحە دروستەکات لەم حاڵەتانەشە قانون بڵاوکردنەوەی هەر ئیشاعەیەک هەر هەواڵێکی ناڕاست هەر پڕوپاگەندەیەک بڵاو بکرێتەوە سزای بۆ داناوە بەپێی قانونی عقوباتی عراقی 2 مادە 210 و 211 عقوبەی بۆ داناوە 3 مانگ بۆ 5 ساڵ عقوبەی ئەو کەسەیە کە هەواڵێکی ناڕاست یان ئیشاعەیەک یان شتێک بڵاوەکاتەوە بێتە هۆی ئەوەی کە کاریگەری لەسەر ڕەئی عام و وڵات هەبێ و ناڕاست بێت ئەوە سەبارەت بۆ حاڵەتانە سەبارەت بە حاڵەتی دووهەمی ئەوەی ئێمە نووسینی کۆمنت ئێمە 3 حاڵەتمان مەسەن کۆمنت و لایک و شەیر ئەو شەیر و کۆمنت هەردووچی کۆمنت بەلایەنە ئیجابەکەی سزای نییە بەلایەنە سلبیەکەی و نووسینی هەموو کۆمنتێکی خراو سزایەکی هەموو کۆمنتێکی خراپ کە بنووسێ بەرامبەر ئەم کەسێک حەقێکی شخصی دروستەکە بۆ کەسەکە بۆ هی سکاڵا دروست بکە و سکاڵا تۆمارکە و سزاشی بۆ دروستە بێ و کۆمنتەکان یان هەواڵ بڵاوکردنەوە یان شەیرەکان دوو ڕێکاری هەیە ئەسا مەسەرەن تۆ ئەڵی بە کابراایەک ئەڵی وەزارەتی سەحە گەندەڵە وەزارەتی ئەنجومەنی دادوەری گەندەڵن دادوەرەکان لێرە ئەمە جەریمە دروست سەبارەت بەوەی کە ئەڵی بە شکلی عام ئەڵێیت لەوانەیە لەوە تحقیق لە مەزدەرەکان دیاری نەکرد بێکێە ئەمە ئەهوەنتر بێ بەڵام ئەڵێ وەزیری مەسەڵەن ناوی وەزیرەکە بە شخصیێنی ئەو وەزیرەیان ئەبێ لە حاڵەتی سەلماندنی گەندەڵیەکەیە ئەو کاتە جەریمە دروست مەسەن ئەو کاتە تۆ بێ بیسەلمێنی و ڕقابەی پەرلەمانە توانێت بە ڕقابەی خۆی لەسەر تحقیق لە گەندەڵەکە محکەمەی نەزاهەیە ئەگەر نەسەلمان حەقی وەزیرە حەقی مدیر عامە حەقی شخصە کە سوکایەتی سەب قەزف جنیە و سوکایەتی ناشرین پێەکرێت سکاڵای خۆی تۆمارکە بۆیە ئەو سکاڵانەی هەمووی لەسەر کۆمنتی فەیسبوک ئەنووسێت تعبیر لە ڕەئی عام و سەحافە ناکات بۆیە ئێمە دوو شتێکەڵ کراوە یعنی بۆ بەرچاوڕوونیەک بۆ هەموو دەستگاکانی ڕاگەاندن بۆ پیاوی ئاینی بۆ ئەوانەی کە لە بواری نخبەی سیاسی و ڕۆشنبیری ئەم وڵاتە کە تۆ قسەیەک فڕەدەی لە فەیسبوکە فەیسبوک بۆ بە سەحای فەیسبوک و پێگە کۆمەڵاتەکەم بوون بە ساحەی عام بوون بە بڵێن شارع جادەی عام یعنی تۆ قسەیەک فڕێ ئەبێ بەڵگەت هەبێ لەسەر مۆزوعێکی مەسئولیت بۆ دروست ئەبێ مامۆسایەکی ئاینی لەسەر مینبەر تەشیر بە کەسێکەکە ئەو کەسە بۆی هیچ سکاڵە لە مامۆسا ئاینەکە دروستکە دواتر پێویست ناکە مامۆسا ئاینەکە بە بیانووی ئەوەی دیفاعم لە دین کردو تەشیرم بە کەسێک کردو نەخێر تۆ جەریمە کردو سەبارەت بە ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس ئەوە ناگەێنێت کە تۆ بە ئارەزووی خۆت لە فەیسبوکی خۆت کێت پێخۆش بێ سوکایەتی پێ بکەیت کێت پێخۆش بێت تەشیری بکەیت کێت پێخۆش بێت سمعی بشکێنیت بۆیە ئەو نووسینانەی بابەتە ڕۆشنبیرەکە لە پێگە کۆمەڵاتەکان دروست بێ هیچیان ناچنە بابی ئازادی ڕۆژنامەگەریوە هیچیان ناچنە بابی ئازادی ڕۆژنامەگەری حدودی خۆی هەیە بە شەرتێک حدودی خەڵکی تر نشکێنی کەسی تر لە کەدار نەکەیت بۆیە لە کاتێکا تۆی کاریگەری
بەو شێوازە وتارەکانە داڕژی کاریگەری لەسەر کەسایەتی شخصەکە دروست بکەیت ئەو کاتە حەقی کەسایەتی شخصەکە هەیە پارێزگاری لە شخصیەتی خۆی بکات بە سکاڵا تۆمارکردن و دادگاش ڕێکاری یاسایی خۆی ئەگرێ و سزایشی ئەدات و پێویستیش ناکە ڕێی عام لەو حاڵەتانە دروست بکرێت نە بەرامبەر بە ڕۆشنبیر دیفاعی لێ بکرێت ڕۆشنبیر هەیە گیراوە سوکایەتی بە خەڵک کردووە یەک ڕۆژ گیراوە هەموو فەیسبوک جالی بۆ دروست کردووە هەموو خەڵک جالی بۆ لە کاتێکان نەحەق بووە سوکایەتی بە شخصێک کردووە شخصەکە شخصی عام بووە و توێتی کاکە من ئەمە گەندەڵی من گەندەڵم فەرمو بۆم سلمێنە ئەگەر گەندەڵیم تۆ تەشیرە بە من کردووە فەرمو ئەمە ساحەی عەدل و ساحەی محکەمە بۆیە دروستکردنی ئەو ڕێی عامانە بۆ پیاوی ئاوینیان بۆ پیاوی ڕۆشنبیر هیچی نەخزمەت بە دادپەروەریەکە نەخزمەت بە ڕێی عام و سەحافە و ئیعلام و بواری دینیەکات ئەلبەتە ئەو شۆڕشە گەورەی کە سۆشیال میدیا هێنایەتە ئاراوە جێی سوپاسە بەڕاستی چونکە ئەسڵ لە سۆشیال میدیا و ئەنتەرنێت کە بەشێکن لەو شۆڕشە تەکنەلۆژیایی کە ئەمڕۆ لە جیهانە زۆربەی کەسەکان بەکاریهێنن ئەسڵ لەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بەهێزکردنی ئەو پەیوەندیانەی کە لە ناو تاکەکانی کۆمەلگا هەیە چونکە دوجار ئەم تاکی کۆمەلگە بەرکەوتیان لەگەڵ یەکە هەیە ئەم شۆڕشە تەکنەلۆژیا بە تایبەت لە بواری ئەنتەرنێت و سۆشیال میدیا زۆر کارەکانی ئاسان کردووە بەڕاستی کە جێی سوپاسە و بەخوەزگەیەکە کە ڕەنگە هەنێک کەس هەبێ کێشەی لە بەکارهێنانیان هەبێ و بۆ گەلانێکیان بۆ کۆمەڵگەیەک ڕەنگە ببێتە نەفرین لە جیاتی ئەوی ببێ بەخێر و بڕژێ بەسەر ئەو کۆمەڵگایە و بتوانن سوودی لێوەرگرن بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە کە سەیرەکەی لەو شۆڕشە تەکنەلۆژیایی کە ئەمڕۆ بەربڵاوە نەتوانراوە وەکو خۆی یان لە ئاست گەورەیە سوودی لێوەربگیرێ بۆ ئەوەی تاکەکانی کۆمەڵگە ئەو ڕێگە دوورانەی کە جاران ئەیان بڕی بە شێوەیەکی کورتتر پێی بگەن یاخود ئەو ئامانجانەی کە هەمان بووە ئاسانتر پێی بکەن چونکە خۆی لە خۆیە ئەو پلاتفۆرمانەی ئەگەر ئێمە لەسەر سۆشیال میدیا قسە بکەین کە بەشێکە لە وەک ناوەکەی دیارە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو پلاتفۆرمانە و ئەو مەنەسانەی کە هەن لە جۆری فەیسبوک و ئینستاگرام و تویتەر و ئەوانەی کە ئێستا بەکارێنن بە کۆی گشتی کۆمەڵێک سیفاتی هەیە وامان لێکە کە زۆرینەی خەڵک پەنای پێبەرن و بەکاری بهێنن لە ڕۆژگارێکی زوار ڕەنگە خەڵکانێک هەبن بە بڤیان ناوبردی بێ کە بەکاری بهێنن و بە مەترسیەکی گەورەیان ناوزەت کرد بێ بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەو ئاسانکاریانی کە ئەمانایکە سەیرەکەی پەنایان بردووەتە بەر بەکارهێنانی چونکە کۆمەڵێک سیفاتی هەیە کە ڕەنگە بەم وردیە هەموو کەسێک بیری لێ نەکرد بێتەوە ئەوەیە کە ئەم پلاتفۆرمانانە یان ئەنتەرنێت و سۆشیال میدیا بەکارهێنانی زۆر ئاسانە ڕەنگە لە چەند ساڵی ڕابردووە بۆ ئەوەی ئەنتەرنێت و کۆمپیوتەر بەکاربیێنی پێویستی بە خوێنەواری بوو بێ ئێستا مۆبایلەکانی ناودەستمان ئەوەنە پێشکەوتوو بوون خوێنەوار و نەخوێنەوار ئەتوانێت بەکاری بێنێ یعنی وای لێ هاتووە ئەم پلاتفۆرمانە بەکارهێنانی ئاسانە یعنی ئاسانە پێویستی بە خوێنەواری نیە ڕەنگە لە جارانە پێویستی بەوە بوو بێ کەسێک خوێنەواری هەبێت تا ئەنتەرنێت بەکاربێنە بەڵام مۆبایلەکانی ناودەستمان پێویستی بەوە نییە یعنی کەسێکی نەخوێنەوار و کەسێکی خوێنەوار کەسێک کە ئاستی ڕۆشنبیری بەرز بێەوە لەگەڵ کەسێکی ترا ئەتوانێت بەکاری بێنێت کارگەیشتوتە ئەوە ئەتوانی بەدەنگ قسەی لەگەڵا بکەیت و بەکاربێنێ هەرزانە بەکارهێنانی تێچووەکەی و زەمان و مەکان تایە وجودی نییە و کۆمەڵێک سیفاتی تر کە ڕەنگە دەرفەت نەبێ بۆ ئەوەی ئێمە ئاماژەی پێ بدەین بەڵام لە کۆی ئەم دیاردەیە کە ئێستا هەیە دیاردەی بەکارهێنانی سۆشیال میدیا زۆربەی هەرە زۆری زانایان و لێکۆڵەڕوانی باواری دەروونناسی و کۆمەڵناسیش لەسەر ئەوە کۆکن کە ئەم دیاردەی بەکارهێنانە کاریگەری بۆ سەر دەرونی تاک و دوجار بۆ سەر کۆمەڵگەش کاریگەری هەیە ئەم کاریگەریانە بە لایەنی ئەرێنی و بەلایەنی نەرێنی کەوتووەتە سەر ئەوەی کە شێوازی بەکارهێنەری تاک بۆ ئەم ئامێرەی ناودەستی خودی ئامێرەکە وەکو ئامێر لەسەر ئەوە کۆکن کە خودی خۆی خراپ نییە ئەگەر من نمونەیەک بۆ ئەمە بێنمەوە وەکو سیارەیەک و شۆفێریەک وایە سیارەکە خودی خۆی خراپ نییە ئەوەی کە ئەبێتە هۆی ئەوەی کارەسات و پێکدادان ڕووبدا
چۆنیەتی بەکارهێنانەکەیەتی لێرەدا سوۆشیال میدیا کاریگەری زۆری بۆ سەر دەروون و بۆ سەر تاک بەجێ هێڵێ شێوازی بەکارهێنانەکانی ئەو کاریگەریانە بە شێوازی باش یان خراپ لێکەوتەکانی دەرئەکەوێ بۆیە ئەوەی ئێمە تێبینی ئەەکەین لە ناو سۆشیال میدیا وەکو بەکارهێنەرێکی ئەو پلاتفۆرمانە ئەوەی کە جەنابتان مەبەستانە بڵاوبوونەوەی ئەو جۆرەکە بەداخەوە لە ناو کۆمەلگای کوردی ئێمە زۆر بەسەقی بڵاو بووەتەوە دیاردەی گاڵتە پێکردن دیاردەی ئیهانەکردن و سوکایەتی و جنێودان و ئەوانە و لە بەرامبەری شائبین فۆڵەوەرێک و لایکێکی زۆر یان تەماشاچیەکی زۆریان هەیە ئەمە لە دوو لایەنەوە کاریگەری بەجێ هەڵێ لایەنێکی بۆ کەسەکە خۆی کە ئەوە بەکارەیەنێ کە ڕەنگە کۆمەڵێک هۆکار هەبێ لە پشتیەوە کە پەنا بەرێتە بەر ئەم شێوازە لە بەکارهێنانی سۆشیال میدیا و کاریگەری دووەمیشی بۆ کەسی بەرامبەرەکە ئەمە بڵاوە کرێتەوە کەسێک کە ئەو شتانە ئەبینێ چۆن کاریگەری بەجێڵێ چونکە هەروەکو وتمان لە سۆشیال میدیا یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە ئەم کەسە کە لە پشت شاشەکەیەوە مۆبایل بەدەستەوە ئەگرێ هەست بە ئازادیەکی ڕەهاکە هەستەکە جیهان لە ناودەستایەتی هیچ لە دەرگادانێک نامێنێ دوو جیهان دروست ئەکا جیهانێکی یعنی ئێستا هەموو تاکێک لە ئێمە لە دوو جیهانە ئەژین جیهانێکی واقعی کە ئێستا من و تۆتیایداین ئەم جیهانێک کە ئێستا هەست بە گەرما ئەەکەین کە ڕەنگە هەست بە خۆشی و بێتاقەتی لە جەستەما تۆ تێبینی بکەیت جیهانێکی ترمان هەیە کە جیهانێک یان فەزای مەجازی جیهانێکی ناواقعی ئەوەیە کە لە ناو سۆشیال میدیا من و تۆ تێبینیەکەن بەداخەوە زۆربەی هەرە زۆری تاکەکانی کۆمەڵگەی ئێمە ئەمڕۆ بە زۆری کاتەکانمان لە ناو جیهانە ناواقعەکە بەسەرەبین یعنی ئێمە خۆمانمان لێ گۆڕاوە لەو جیهانە واقعی کە ئێستا هەین ئەگەر بە تێبینیەکی وچووک سەیریکەین لە ڕووی کاریگەرێ دەروونیەکانەوە کە یەکێک لەو لێکەوتانە هەیەی ئەو کەسانە کە هەست بە کەمیەکەن کە هەستی بڕوا بەخۆبوونیان لاواز ئەبێ سەیرەکەین بەکارهێنانی ئەو سێلفی و شتانەیە کە کۆمەڵێک پەناباتە بەر کۆمەڵێک فلتەر بۆ ئەوەی ئەو خودەواقعی هەیەی شتێکی تر پیشاندا بۆ کەسانی بەرامبەر لە ڕێگەی فلتەرەوە یان لە ڕێگەی کۆمەڵە شتێترەوە لە ڕووی ناوەڕۆکی نووسین و قسەکردنەوە ئەم کەسێک کە ئەم سۆشیال میدیایە بەکارەیەنێ بە حکمی ئەوەی کە ڕەنگە پڕ بێت لە تووڕەیی ڕەنگە لە ژێر فشاری دەرونیا بێ و ڕەنگە ناهاوسەنگی دەرونی هەبێ پەناباتە بەر جنێودان تەشیرکردن ناوزڕاندن قسە پێوتنی بەرامبەر بچووکردنەوەی بەرامبەر بۆ ئەوەی گەورەی خۆی پیشان بدا یان بۆ ئەوەی ئەو تووڕەیی کە لە ناخایەتی لە ڕێگەی ئەم ئامێرە و ئەم جۆرە دەربڕینانەوە دەرببڕێ بۆیە کۆمەڵێک هۆکاری زۆر هەن ڕەنگەوە لەم کەسە بکە پەنابەرێ بۆ ئەوە بەشێکیان پەیوەندی بە جۆری پەروەردەکردنی ئەم تاکەوە هەیە کە ئەم تاکە لە ئەنجامی پەروەردەکردنی هەڵەی ناوخێزانەکەوە و لە ئەنجامی ئەوەی کە لە کۆمەڵگەیەکی بەو شێوە کە ڕەنگە کۆمەڵگەی ئێمە بەشێکی زۆر لە یعنی ئەگەر جێی خۆی بێ بڵێم کۆمەڵگەیەکی ناتەندروستە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ یەکترەوە وای لە ئەم کەسە کردووە کە کەسێکی دەروون دروست نەبێ چونکە بەداخەوە ئێمە زۆر جار گرنگی بە تەندروستی لاشەمان زیاتر ئەدەین تا ئەوەی کە گرنگی بە تەندروستی یان ئەگەر بڵین دەروونمان و دەروون دروستی بدەین بۆیە ئەو کەسانە ئەبینین کاریگەریەکانی زۆر ئەبێ لەسەر خۆی و لەسەر بەرامبەر لەو کاریگەریانە ئەوەیە کە ڕەنگە ئەم کەسە ببێتە هۆی ئەوەی بێهیواییەک لە ئەنجامی گاڵتەکردن بە کەسێک لە ئەنجامی بێهیوابوون و بە گۆڕانکاریە کە ڕەنگە گەیشت بێتە بندەست لەوەی کە بتوانێت گۆڕانکاریەک لە ناو کۆمەلگا دروستکە یان ئەو دیاردانەی هەن بەردەوام دووبارە ئەبێتەوە پەناباتە بەر بەکارهێنانی دەستەواژەیەک لێکەوتەیەک یان گاڵەکردنێک بە کەسانێکی دیاری ناو کۆمەلگا یان بە حزبێک یان بە نەتەوەیەک غافڵ لەوەی کە لێکەوتەکانی ئەمە چۆنن و دوو جۆر لێکەوتەی ئەبێ ئەم شتە لێکەوتەیەکی کورتماوە ڕەنگە هەر ئێستا لەسەر دەرونی بەرامبەر جێکەوتەی هەبێ و لێکەوتەیەکی دوورمەودا کە ڕەنگە ئەمە کاریگەریەکانی بۆ سەر لە داهاتووە دەرکەوێت لە سۆشیال میدیا هەروەکو وتمان
تەمەەن وجودی نییە و کەس لە کەس بچووکتر نییە لە سوۆسیال میدیا دەرگا نییە و هەموو شتێک جێیەکە بۆ ئەوەی کە من ئەوەی ئەمەوێ حەزی لێ ئەەکەم ئەوەی ئەمەوێ ئەنجامی ئەدەم ئەوەی ئەمەوێ ئەی بینم لە دنیای واقعی ئەمانە ناتوانین بکەین بۆیە ڕەنگە بینینی کۆمەڵێک دیمەن بۆ من لە ڕووی کاریگەری دەرونیەوە کە ئێستا ئەی بینم یا ئێستا ئەی کەم ئەنجامی ئەدەم لە داهاتووە کاریگەریە گەورەکانی دەرکەوێ و بە هەمان شێوە بۆ بەرامبەرەکانیشمان ئەمانە کۆمەڵێک لێکەوتەی دەرونی گەورەی هەن ڕەنگە لەوانەی کە باسی بکەین ئەو کەسانە تووشی خەمۆکی بن ئەو کەسانە تووشی گۆشەگیری بن بە تایبەت کە ئەوانە ڕەنگە ئێستا ئێمە هەمان بێت چەندین کەسایەتیمان هەبێ لە ناو جیهانی سۆسیال میدیا لە ژوورێکا تەنها گۆشەگیر بوو بێ نەتوانێت بێتە ناو کۆمەڵگاوە لە ڕێگەی گاڵتەکردن بە کەسانی ترەوە ئێستا مەترسی لەسەر دروست بێ لە ڕێگەی بەکارهێنانی کۆمەڵێک دەستەواژە یان پەنجەبردن و دەستڕاکێشان بۆ کۆمەڵێ قەدەغەکانی ناو کۆمەلگا و کللتوری ئێمە وای لێ هاتبێ ئێستا گۆشەگیر بێ ڕەنگە تووشی نەخۆشی دەرونی بێ بۆیە هەندێک لە دەروون ناسان و هەندێک لە پزیشکانی دەرونی زۆر جاراڵێن ئەو کەسانەی کە پەنا ئەبەنە بەرجنێودان و پەنا ئەبەنە بەرگاڵتەکردن جۆرێک لە نەخۆشی دەرونیان هەیە پێویستیان بە چارەسەرکردنە ئەو نەخۆشە دەرونانەی کە باون و ڕەنگە بەشێکیان هەر لە مناڵیەوە لە بناڵن بە ئەو نەخۆشیانەوە بەداخەوە خێزان و کۆمەڵگەشت نەیانتوانی بێ تێبینی بکەن و چارەسەری بۆ بکەن بۆ ئێمە ترسیەکانی ئەم شتە ڕەنگە ئێستا بۆ من و بۆ تۆ یان بۆ بینەری بەڕێز بۆ پارچە ڤیددیۆیەکی دیاریکراو یان جۆرە قسەیەک بەشێک لە پێکەنینیش ئێمەم هەمان بێ بەشێک ئەم پێکەنینەی ئێمەش بەشێک لە ئەوە بێ کە تەئیدی ئەم جۆرە ڤیددیۆیانە بکەین تەئیدی ئەم جۆرە قسانە بکەین چونکە ئێمەش هەست دەکەین بەو تووڕێیە کە لە ناخمانە هەیە بەشێک ئەو نادادیەی کە ئەی بینین بەشێک لەو گۆڕان کاریانەی کە لە دەوروبەرمانە ڕووادا دوجار ئێمەش تاکی ناو ئەو کۆمەلگاین ئەو ڕووداوانەی کە هەن بەرپەرشدانەوەمان هەیە یان کاردانەوەمان بۆیان هەیە کە ئاتێک کە ئەگەینە بنبەست و هەردوو دەست و قۆڵمان ئەبەسێ لەوەی کە بتوانین جێپەنجەمان هەبێ لە گۆڕانکاریەکە ڕەنگە ئێمەش بە هەمان شێوە تەئیدی ئەو جۆرە دەربڕین و جنێ و تەشیرانە بە شێوازێک لە شێوازەکان ئەگەر ناڕاستە خۆش بێ بکەین چکە دوجار گاڵتەکردن بەوە باسەکرێت کە جۆرێکە لە دەربڕین بە شێوەیەکی ناڕاستە و خۆ کاتێک کەسەکە نەتوانێت بەڕاستە و خۆ پەیامەکەی بگەیەنێ و ترسی هەبێ لەوەی کاریگەری یان کاردانەوەی خراپ هەبێ بێ ئەو کاتە پەناباتە بەر شێوەیەکی گاڵتە یان جۆرێک ئەگەر بڵین لە تووڕێیەکانیش پەناباتە بەر ئەوەی کە بەشێک لە جنێ و ناوزڕاندن و تەشیر بەکاربێنێ پۆستکردن یاخود کۆمنت و شێرکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام و زانستی یاسایی و دەرونی خوێندنەوەی تایبەتی خۆی بۆ دەکرێت و هیچ کامێکشان تاوان و هەڵەکەی لەوی دیکە کەمتر نییە و لێپرسینەوەی قیامەت و دنیایی بەدوای خۆی دادەێنێت. شارەزایانی زانستی دەرونی ئەمدەی کۆتایی بە خراپترین ماوەی پاشەکشەی ئەخلاقی تاکەکان دیاری دەکەن. بەو پێی کۆمەڵگەی کوردی بە چەندین نەریتی ناجۆر لە پێشەموشیانەوە نەریتی جنێودان و یەکتر شکاندن ناشنا بووە. هۆکاری ئەم پاشەکشەش بۆ تێکەڵبوونی تاکەکانی کۆمەڵگەیە بە کەلتور و نەتەوە جیاوازەکان لە جیهاندا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دەگەنڕێنرێتەوە. زۆر جار ئێمە وەکو مامۆسای ئاینی کە وتاری هەینیمان هەیە زۆر شت هەیە من خۆمی لێ ئەپارێزم بۆ نمونە جاری وا هەیە پۆستێک بڵاو ئەبێتەوە کتێبێک بڵاو ئەبێتەوە با بڵین مقابلی کەسێک بڵاو ئەبێتەوە لەوانەیە مامۆسایە گیان کەسانی تر قسەی لەسەر بکەن کەسێک هەیە هەن نەیزانی و ئەو کتێبە هەیە نەیزانی و ئەو پۆستە کراوە کە من باسی ئەەکەم ئەڕوا بە دواداچوونی بۆ ئەکاو ئەکەوێتە ناو ئەو گێژاو بۆیە زۆر جار من خۆم ئەپارێزم لە هەندێک قسە و قسەڵۆک لەبارەی ئەوەی کە فەرموود جنێودان صیفەتی ئینسانی ئیماندار نییە ینی چەکی ئینسانی بێدەسەڵات و دۆڕاو ئەوەیە کە جنێو بە خەڵکی بدا قورئان وا فێرمانەکە حتا بە کەسێک کە دارێک ئەپەرستێ بەردێک ئەپەرستێ بتێک ئەپەرستێ شتێک ئەپەرستێ وا فێرمانەکە تۆش نابێ حتا جنێو بەوەیش بدەی بەو کەسەی کە ئەو معبودی ئەو ئەیپەرستێ ولا گەورە فەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم ینی کەسێک
ئەو دارەیان ئەو بەردە یان ئەو شتەکە ئەپەرستێ دیارە لای ئەو بەڕێزە خۆشەویستە گەورەیە بۆیە ئەی پەرستێ منێک کە بێم جنێوی پێ بدەم بەو معبودەی ئەو بەو خوای ئەویش لە مقابلە خۆ دانانیشێ بێدەسۆسان دانانیشێ ئەویش جنێو بە خواکەی من ئەدا کەسێکی خۆش ئەوێ شخصیاتێکە و خۆشی ئەوێ من نابێت لە بەرچاو ئەوە سوکایەتی بەو کەسە بکەم قسەی پێ بڵێم بیشکێنم حتا ئەگەر کەسێکی خراپیش بێ تۆ نابێت لە بەرچاودا ئەویش بالمقابل قسە بە خۆشەویستەکە و دۆستەکەی تۆ ئەڵێ کەسێک حیزبێکی خۆش ئەوێ لە مەجلیسێکا دانیشتووە من بێم سوکایەتی بکەم بەو حیزبەی ئەو بەو ڕێکخراوی ئەو یان بەو کۆمەڵەی کە ئەویتیایە ئەویش بێگومان سوکایەتی ئەکا بە حیزبەکەی منیان بە ڕێکخراوەکەی منیان بە دۆست و خۆشەویستەکانی من بۆیە قورئان وا فێرمانەکە خۆمان بپارێزین لە قسەی نەشیا و لە وتەی نەگونجاو لە شتێک کە صیفەتی ئینسانی ئیماندار نەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی صیفەتی ئیماندار ئەکا کۆمەڵێکی دێ فەرمێ ئاگاتان لێ بێ ئەمە صیفەتی ئیماندار نییە ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء أفرمي إنسان إيماندار كومال صفتي ناشرين هي تيانانية طعان ليس المؤمن بالطعان أويك تانو تشل خلقي أدا يعني أما لاي خلقي أكبو بخولياي ميشكي لها شوينك كسيك ببيني لهر مجلسك أبي إلا أبي تانو تشرو توانج لخلقي بدا أما أبلين يتر خوي بيا وقرتوا أما باشتكي زور باش إذاني كاللغل أول ده هو صفتي إيمان دارنية ليس المؤمن بالطعان ولا اللعان لعنة كردن صفتي كتير ناشرين لعنة كردنا يعني تقول لعنة لكسي أكي أوش حتما لعنة لتو أكا يعني جنوب كسي أكا أوش بالمقابل جنوب بتو أدا في غمر صلى الله عليه وسلم فرمي يش يقلقناها جورا كان أويا كإنسان جنوب دايكو باوكي خوي بدا يعني لعنة لدايكو باوكي خوي بكا عرجان كل أبي غمر إخوة أقنجي كسيك جنوب دايكو باوكي خوي بدا يعني لعنة لدايكو باوكي خوي بكا يعني سكايتي بدايكو باوكي خوي بكا أوش زور عجيب ولاي ها والله برز كان فرمي بالله أقنجي كسيك جنوب دايكو باوكي كسيك أدا لعن لا دايكو باوكي كسيك أكا أوش بالمقابل جنوب أدا وبدايكو باوكي لعن لتو نفر دايكو باوكي أكا بويا أفرمي ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء إنساني إيمان دار صفتي وانية ك خو روشتي ناشريني هبه دولار جنابتان دم بيز به زمان بيز به بچته هشوينك وخلقي خويلا بدا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي خرابترين كس أو كسانن كخلقي خوان لي أباريزن لزمان يعني بچنه هر شوينك أو بچنه هر كورو كوبونويك أو بچنه هر مجلسيك أو خلقي خوان لي أباريزن حزنا كان لغليانا دابنيشن حزنا كان حتى مرحبا وهوال برسيني جان هبه بتلفونك مرحبا يبكا چونك لزماني باريزراو نابه چونك قساءك بابلين صفتك ناشريني تيا هيك خلق خوي لي دوره باريز اقرب بويا پیغمبر عليه الصلاة والسلام فرمي اوانا خرابترين جێگا و پێگەیان هەیە لە ڕۆژی قیامەتە لای خۆی پەروەردگار کە خەڵکی لە دنیا خۆیان لێ ئەپارێزێت چونکە دوو لە ڕووی جەنابتان دەم پیسن دەم شڕن جنێ و فرۆشن لەناو کۆڕ و کۆمەڵ و مەجلیسدا قسەی بەرز و نزم و نەگونجاوەکەن کەیسی زۆر هەیە هەر لە سنووری کوردستان بەتایبەتی لە سنووری کوردستان بەتایبەتی ئێستا بواری کۆمنت و فەیسبوک بووە بە بوارێکی زۆر ناشرین یعنی وای لێ هاتووە قسەی حەق بکەیت جنێوە پێ ئەدرێ قسەی نەحەق مەوزوعەکەش چییە سبەینە چوار کەس ئەدرێ بە دادگا لە قەزایەک هەبووە لەم هەرێمی کوردستان سوکایەتی بە شخصێک کراوە چەند کەسێکی داوە بە دادگا دواتر ڕەئی ئامی بۆ دروست کراوە لە دژی دواتر حیزب تەداخلی پێکراوە ئێکاکە معقول نییە من یعنی ئافرەت بووە سوکایەتی پێکراوە من بەشێکی زۆری بۆیە زۆر تەرکیز لە دووسێ بەشێک جیەتەکەمەوە یەکەم ڕۆشنبیر دووەم مامۆسای ئاینی سێهەم بەتایبەتی خەڵکەکەی کە بە چاواشەکاری دوای کۆمنتەکەون یعنی مەزدەری هەواڵەکە تەدقیق ناکەن بزان سەرچاوی ئەم هەواڵە کوێیە بۆیە زۆربەی بەڵێ کەیسمان هەبووە لە محکەمەی سلێمانی و محکەمەکانی ئەطرافی سلێمانیش و بەڵام بە زۆرینەی بەداخەوە بە تەنازول و سڵح کۆتایی پێێت دوایی دەنازولیان پێەکەن و دۆسیەکان بەدەبەرەوەی حەقی خاصی تیا زۆر جار محکەمە دایەخات ناچێت بۆ سزا خۆی کەسایەتی دوو تیرۆرمان هەیە یەکەمیان تیرۆری کەسایەتی شخصیەتی کۆمەڵایەتی پێگە کۆمەڵایەتیەکە ئەسا من هەواڵێک لەسەر کەسایەتی تۆ دابەزێنم هەواڵەکە تەشیر و تەسەب و قەزف و بەڵێن ناوبانگ زڕاندن و لەکەدارکردنی تۆ لە ناو پێگە کۆمەڵایەتی و بیئە کۆمەڵایەتێکی کە تۆ ئەژیت ئەمە تیرۆری کەسایەتی تۆم کردووە یعنی تیرۆر هەر ئەوە نییە من تەقینەوەیەک دانێم و چەند کەسێک بوشم کە کەسێک ئەکوژیت کەسایەتی ئەکوژی لە کۆمەلگا ئەم کۆمەلگە کۆمەڵایەتین
کە من لە پێگەی کۆمەڵایەتەکەم کوژرام وەکو ئایا کەسایەتی من کوژرابێت تێگەی بەڵێ سوکایەتی بەدین کراوە سکاڵا تۆمار کراوە دواتر سزاش وەرگیراوە لە هەردوو لایەنەکە بەڵام ئەوانەی زیاتر کە سکاڵای لەسەر تۆمارەکرێت زیاتر جانی بە شخصیەکەن ئەوانەی تر پەیوەندی بە داواکاری گشتی وایە پێویستە داواکاری گشتی ئەوانەی کە تایبەتن بە مافی دەوڵەت یان مافی دینێک یانە ئەوان زیاتر سکاڵەکانە جوڵێن بۆ دادگای لێکۆڵینەوەکان بەڵام ئەوەی کە تا ئێستا لێکلاکرابێت و حکمی تیادراوە بەڵێ من حکمی ساڵم بینیوە حکم دراوە لەسەر تۆمەت و سکایەتی و ناوزڕاندن هەر لەم دادگای سلێمانیە بۆ سزای خۆی هەیە کۆمێت نووسین و سوکایەتیکردن بە کەسایەتیەکان کەسایەتی ئاینی سزای خۆیە کەسایەتی کۆمەڵایەتی سزای خۆیە بە شەخص هەم کەسێک سوکایەتی پێ بکرێ و لە کەسایەتی بدرێت بەڵێ سزای یاسایی خۆی هەیە و بینیومە و حکمیش دراوە و بە ئاسانیش ئێستا لە دادگاکان ئەوانە یەکلاکرێت و حکم ئەدرێت بەدڵنیاییەوە بەکارهێنان یعنی بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە بۆ زۆر شێت بۆ خوێندن و بۆ بەکارهێنانی سەیارە بۆ ئەوەی دوکانێکی پیتزا دانین بۆ ئەوەی سۆپەرمارکێتێک دانین بۆ ئەوەی نانەوایەک دانین پێویستیمان بەڕێو شوێنی تایبەتی هەیە پێویستیمان بەوە هەیە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی شارەوانی و مۆڵەت وەرگین بچینە خولی ڕاهێنانەوە کۆمەلگەی ئێمە ئەم ئامێرەی ئەم شۆڕشە تەکنەلۆژیایی کە ئێستا هەمانە بەبێ ئەوەی هیچ مۆڵەتێک هیچ ڕاهێنانێک هیچ خولێکی وشیاری هەبێ چوینەتە دەستمان داوەتە بەکارهێنانی وەکو ئەوە وایە سایارەیەکی ئاخر مۆدیل بدەین بەدەست مناڵێکەوە کە نەزانێ چۆن چۆنی بەکاری بێنێ بۆیە کاتێک ئەم سیارە بەدەست شۆفێرێکی نەزانەوە هەبێ کاریگەری خراپەکانی یان خراپەکانی زۆر زۆرە ئێمە وەکو دەروون ناسان و ڕێنماییکاری پەروەردەیی لە ناوەندەکانی خوێندنا ڕۆژانە ئەمەمان یعنی بەرگوێەکەی و بەرخوردمان هەیە لەگەڵ ئەو کەسانەی کە لە ئەنجامی هەڵە بەکارهێنانی مۆبایل یان تۆڕەکانی سۆشیال میدیا کێشە و گرفتی گەورەیان بۆ دروست بووە و ڕەنگە لە دادگاکانیشا دەیان کێشە هەبێ کە لە ئەنجامی هەڵە بەکارهێنان و لە ئەنجامی ساویلکەی بەکارهێنانی کێشەی گەورەی بۆ دروست بێ لە چەشنی ئەوەی کاتێک کە کەسێک ڕەنگە من یەکێک لەو هاوڕێیانم کە باسی کێشەیەکیە کرد ئەیود لەگەڵ ئەوەی کە قسەم لەگەڵا کردوتوێتی سەرەتا من وام زانیوە بۆ ئەوەی کە وەکو خۆشیەک وەکو دەربڕینێکی خۆشی قسەکانم کردووە نەمزانیە دوایی کە ڕیکۆر دەکرێ و بە خراپ شکاتەوە بەسەرما ئێستا یعنی ناوزڕاندنی شارێک بە تێکراتۆ قسە بە شارێک عەشیرەتێک حیزبێک بنە ماڵەیە کەسێک بدەی هەروە ئاسان نییە لە وڵاتانی دەوروبەری ئێمە ئەگەر دوور نەڕۆین نەک بڵین جالەوەی وڵاتانی پێشکەوتو ئەم سۆشیال میدیا ئەوانە هەروە ئاسان نییە ئەو فۆزایی نییە کە لای ئێمە بەکارێنرێ یعنی ئێسەوای لێ هاتووە هەر بۆ خۆمان خودی خۆمانەوانی کە سۆشیال میدیا بەکارێنین کاتێک بابەتێک دابەزێن کەسێک کە لایکیەکە یعنی ئەمە وای ئەخوێنینەوە کە ئەمە پێی خۆشە وەتەئیدی ئەم قسەیەکە بە تایبەت قۆناغێکی تر بچینە پێشەوە ئەگەر زۆر دڵخۆش بم بەو بابەتە یان تەئیدی بکەم و پێم باش بێ ئەو کاتە شێری ئەەکەم یعنی شێرکردنی هاوبەشی پێکردن ئەو کاتە ئەو مانایە هەمان ماناگەێنێ کە من تەئیدی ئەو ڕایی تۆ ئەەکەم و تەئیدی ئەوە ئەەکەم کە تۆ چۆن بیرەکەیتەوە هەمان بیرکردنەوەم هەیە و ڕەنگە من نەمتوانی بێ بەو شێوەی کە تعبیری لێ بکەم کە تۆ کردوتە ئەو کاتە شێرکردن بەو مانایە ئەگەێنێ کۆمنتکردن بەو مانایە وەکو تەئیدکردن ئەگەێنێ هەمان چۆن لە دەستخۆشیەک لە ناو پۆلێکە کە مناڵێک شتێکی باشەکات چەپڵەی بۆ لێدەن ئەو لایک و یان ئانلایک و ئەوانە بە هەمان شێوە چکە هەروەکو وتمان دوو دنیاە دنیایەکی واقعی و دنیایەکی ناواقعی ئێستا کەسێک کە ڕەنگە هەڵسەنگاندنیەک بۆ خۆی بکە لە ڕێگەی هاوڕێکانیەوە کاتێک وێنەیەک دابەزێنێ بزانە چەند کەس لایکی ئەم وێنەیەکەینە و کاتە هەڵێ من ئەو نەکەس هاوڕێومە و هاوڕامە بۆیە هاوڕابوونە کاتێک شێر ئەکرێیان لایکەکرێ هیچ کات دەستخستنە سەر برینەکانی کۆمەڵگە نەنگی نییە بەڵکو و پشتگوێخستن و شاردنەوەی کەم و کوڕیەکانی نێو کۆمەڵگەی کوردی و هەوڵ نەدان بۆ چارەسەرکردنی شوورەیە ئێمەش لە ڕێگەی ئەم ڕیپۆرتاژەوە مەمەسمان بوو بە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵین ئێوە مافی خۆتانە سەرنجە تاکە کەسیەکانتان لە ڕووپەڕی واڵەکانتان یاخود کۆمنت و شێرەکانتان بخەنە ڕوو بەڵام هیچ کات نابێت مافی جنێودان و شکاندنەوەی بەرامبەر بە خۆتان بدەن ئەگەر ڕوبەڕووی دەیان ئاڵنگاری ئاینی و یاسایی دەبنەوە خی پەروەردگار دوو پێغەمبەر سەڵات و سەلامی خۆیان لێبێ کە موسا و هاڕونە
ئەنێرێ بۆ لای خراپترین کەس یەکێک لە پیسترین مخلوقاتی خۆی پەروەردگار کە فرعونە ئەفەرمێ اذهبا إلى فرعون فقولا له قولا لينا يعني بچن بۆ لای فرعون قسەی لەگەڵا بکەن گفتوگۆی لەگەڵا بکەن گوتووێژ لەگەڵا بکەن بەڵام بەچی قەولە لەیینە بە قسە و بە وتارێکی زۆر نەرم و نیان و لەسەرخۆ و بەهێواشی ئەوە گونجاوترە بۆ ئەوەی کە تۆ کابرا ئەگەر ئەتەوێ داوای بکەی بانگی کەی بۆ ئیسلام بە تووڕەبوون و بە جنێودان و بە سوکایەتی پێکردن خراپتر ینی ئەکەوێتە ناو گوناه و تاوان و ستەمەکەوە بەڵام تۆ وەرە بە نەرمونیانی قسەی لەگەڵا بکە زۆر جار ئێمە شتی وە هەبووە کەسی وە هەبووە زۆر تووڕە بووە مثلا من خۆم چوومەتە لای کەسی وە زۆر تووڕە بووە لەبەرەوەی کێشەیەکی کۆمەڵایەتی هەبووە زۆر تووڕە بووە و توێتی بە هیچ شێوەیەک وا ناکەم بەڵام وردە من جارێ تۆزێ قسەم لەگەڵا کردووە بە هێواشی وردە دوایی قەناعەتی کردووە دوای خۆی زۆر داوای لێبوردنیشی کردووە کە لە ئەوەڵدا بەو شێوەیە مامەڵی کردووە بۆیە قورئان وا فێرمان ئەکا نەرمونیان بین لەگەڵ خەڵکیدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو شاری مەکەدا 13 ساڵ ماوەتەوە ئەوەی پێی بڵێ ناڕەحەتی کافرەکان مشرکەکان قوڕیشیەکان بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناویانە یعنی شتێک بە خەیاڵانە هاتبوو ئیلا ئەنجامیان داوە چەند جار هەوڵیان داوە بیکوژن بە شێت ناویان بڵاو کردوتەوە بە ساحیر بە ئەنواع و ئەشکاڵ شێوە ئەزیەتی دڵی پێغەمبەریان داوە صلی الله عليه وسلم هەم ئەزیەتی جەستەیی و هەم ئەزیەتی بە قسە و قسەڵۆک و جنێ و ئەو جۆرە شتانە ڕۆژێک نەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جنێوێکی ناشرینیان پێ بدە ڕۆژێک نەبووە سوکایەتێکیان پێ بکە ئەوان قسەی ناجۆر و ناشایستەیان کردووە وەکو ئەوەی لە طائفدا بەردەبارانی پێغەمبەر ئەکەن صلی الله عليه وسلم دوعای خێریان بۆ ئەکا دەست بەرز ئەکاتەوە ئەوە برینداریان کردووە ناڕەحەت بووە هاتووە لە ژێر سێبەرەکە دائەنیشێ دوعای خێرەکە ئەفەرمێ خوایە قومەکەم هیدایەت بدە چونکە ئەوان نازانن ئەمە صیفەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو ئەمە صیفەتی ئینسانی ئیماندارە بۆیە ئینسانی ئیماندار بە نەرمونیانی بە لەسەرخۆیی خەڵک داوا ئەکا بۆ ئیسلام و تی ئەگەیەنێ کە ئەو ڕێگەی تۆ گرتوتە ڕێگەیەکی خراپە جا ئەگەر تۆش وەکو ئەو هەڵسو کەوتەکەت فەرقتان چییە کابێت تۆ ئەبێ فەرقت هەبێ ئینسانی ئیماندار صیفەتی ئینسانی ئیماندار 180 دەرەجە فەرقی هەیە لەگەڵ کەسێکی خراپدا و ئەبێ بەو شێوەیە مامەڵە بکە تکایە من یەک تکام هەیە پێش ئەوەی هەواڵێک شەیر بکەن پێش ئەوەی کۆمنتێک لەسەر بابەتێک بنووسیت ینی کۆمنتێک لەسەر بابەتێک تکایە تەئکید بن دوو جار کۆمنتەکە بخوێنەرەوە خۆت بیخوێنە لای خۆت دواتر بڕیار بدە کۆمنتەکە سێن بکە دواتر دوو جار هەواڵەکە تەئکید بە لەسەر چاوەکەی ئەو بابەتەی نووسراوە دواتر شەیری بکە چونکە بە شەیرکردنی نووسینی کۆمنتێک خۆت تووشی سزای یاساییە بیت و دڵنیا بە هەش بووە دواتر چووەتە ماڵی ئەو کەسێک کە تەشیری پێکردو ئەو کەسەی کۆمنتەکەی بۆ نووسیوە بە دەستماچکردن و بە تەکلیفکردن و دواتر لە بەردەم دادوەریش ئیحراج بوون ئەنجا دادوەر دۆسیەکەی بۆ داخستەوە بەڵێ سزای یاسایی هەیە شتەکە جددیە گاڵتە نییە بەڵام پێویستە بە زیاتر دەستگاکانی ئاسایش و پۆلیس و ئەو جیهەتانەی کە تایبەتن بە مراقبەی وەسائلی ئەلیکترۆنی تایبەتن بەو جیهەتانەی کە بۆ ئەوانەی کە پێگە کۆمەڵایەتەکان زیاتر بخرێنە ژێر چاودێری بە تایبەتی ئەو پەیجانەی کە ڕێگە پێدراونین و پەیجی بێدایک و باوکن ئەوانەی کە سەرچاوەی هەواڵە ناڕاستەکانی کۆمەلگان پێویستە لەلایەن جیهەتی ئەمنیوە بە تایبەتر مراقبە بکرێن و بە تایبەتر لا ببرێن لە ناو ئینەکانی فەیسبوک چونکە بەشێکی لەوانەی کە شەیر ئەکەن یان کۆمنتە نووسن کوێرانە دوای مۆزوعەکەن بەبێ تاتخ چونکە جیهەتێکی حکومی نییە وەک ڕقابەیەک لەسەر بەکارێنانی تۆڕە کۆمەڵاتەکان ئەمەش بۆ وەلێک نەدرێتەوە کە ئێمە لەگەڵ ئەوە دژی قانونی سەحافە و ئازادی ڕادەربڕین بەڵکو ئەمانەی کە ئەکرێت یەکەم جار سوکایەتیە بە ڕۆژنامە نووس و بە سەحافە و بڵێن ئازادی ڕادەربڕین چونکە تۆ ئەگەر فەوزا دروست بوو ئازادی ڕادەربڕینیش تەسکە بێتەوە چونکە بۆی ڕێبگری لە فەوزا ناچاری بەشێک لە ئازادیەکانی تریش کەم بکرێتەوە وێ من تکام وایە هەر کۆمنتێک ئەنووسێت هەر شەیرێک ئەکرێت پێش ئەوەی یەک دوو جارێک وردبینی تیا بکەن و دواتر شەیر و شەیری کۆمنت نووسین و شەیری بابەتەکان بکەن ئەو ڕەفتارانەی کە لە ناو سۆشیال میدیای ئەمە بینین ئەو تەئیدکردن و شێرکردن و ئەوانەی کە ئێمە ئەیبینین بە تایبەت ئەو ڕەنگە هەروەکو چۆن بۆ ئێمە بۆ بەشێک لە
کۆمەڵگەی ئێمە بووە بە ژەهر و سەرەمارێک کە لە ناکایەکەوە بە ئینسانەکانەوە ئەدا ئەبێ بەرپرسیارانە مامەڵی لەگەڵا بکەین یعنی من خۆم بۆ خۆم ڕەنگە نەتوانم کۆنتترۆلی کەسانی بەرامبەرم بکەم کەسێک لە دوورە وڵاتەوە کەسێک لە شوێنێکی دوورەوە کەسێک بە ناوێکی خوازراوەوە و لە ژێر دەمامکێکەوە شتێکدا بەزێنێ ئەگەر من نەتوانم کۆنتترۆلی ئەو بکەم خۆم ئەتوانم کۆنتترۆلی خۆم بکەم لەوەی کە خۆم ڕابگرم لە تەئیدکردنی لە شێرکردنی یاخۆت لانی کەم لە ئانفۆلۆکردنی ئەو کەسانەی کە ڕەنگە لەگەڵ منان یەک نەگرێتەوە بیر و بۆچوون و لەگەڵ کۆمەلگەی منا یەک نەگرێتەوە و پەیام یەکم بۆ ئەو کەسانە هەیە کە ئەگەر ئەیانەوێ و ئەوانەیان بەدڵ نییە لە ناو سۆشال میدا ئەگوزارێ یەکەم جارە ئەبێ ئێمە لە خێزانەوە دەست پێ بکەین چونکە بەداخەوە ئەوەی ئێمە تێبینیەکەین زۆربەی ئەندامانی خێزان ئێستا دوورن لە مناڵەکانیان و نازانن مناڵەکانیان سەرگەرمی چین سەرقاڵی چین چکە جاران ئەچوینە دەرەوە ئێستا دەرەوە هاتۆتە ماڵی ئێمە کە ڕەنگە ئەو تعبیرە ئێستا کە ئەمان و جیهان گوندێکی بچووکە ئێسەوای نیە ئێستا ژوورێکی بچووکە ئێسەوای لاتۆ جیهان لە ناو دەستمانەیە نەک ژوورێکی بچووک بێ بۆیە خێزانە بێ ڕۆڵی گەورەی خۆی بینێ لە پەروەردەکردنی ئەندامانی کۆمەڵگەی و دوجار دامەزراوە پەروەردەیەکانیش چێ ناوەندەکانی خوێندن و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دەستگاکانی ئەلام و ڕۆژنامەنووسانیش بە هەر هەمومانەوە ئەبێ شۆڕشێک بەرپا بکەین ئەو هۆشیاری کە نیمانە لە بەکارهێنانی سوۆسیال میدیا وا بکەین کە بتوانین بەرپرسانە مامەڵە بکەین لە سوۆسیال میدیا چونکە ئەگەر بەم شێوەی کە ئێستا هەیە ئاوا بێخەم و خەمسار بین چ ئەندامی خێزان و چێ ناوەندەکانی خوێندن و دەستگا پەروەردەیەکان و دەستگاکانی ئەلام ڕەنگە کێشەکان و ئەو ئەزمانەی کە ئێستا هەمانە سەر کێشێ بۆ فەوزایەک ئەو کاتە ئەم فەوزایش هەر هەمومان بگرێتەوە شەرم کوێرم ناپارێزێ هەر هەمومان ئەبینە قوربانی دەستی بەکارهێنەرانی ئەو کەسانی کە نازانن سوۆسیال میدیا بەکاربێنن.